سڵاو تەندروستی هەموو لایەک باش دووبارە دەروون و دیاردا بە گرنگمانزانی بەرنامەیەکی تر دروستکەین لەسەر دیاردە کۆمەڵایەتەکانی یاخود دیاردە کۆمەڵایەتەکانی یاخود دیاردە سیاسەکانی پشت ڤایرۆسی کۆرۆنا. قسەکەی ئێمە ئەوەیە لەم بەرنامەیە من تۆزێک شکلی میدیایی من شکلی وێنەیەکم وەرنەگرتووە کە پیا هەڵدان بکەین، بەڵام بۆ ئەم دۆخە سەرباری ئەوەی کە جوگرافیای کوردستان لە جێگەیەکی ئێجگار هەستیارایە و دراوسەکانمان و نزیکترین دراوسێمان کە وڵاتی ئێرانە لە بەپێی کاتی تۆمارکردنیان بەرنمەیە لە ڕیزبەندی سێهەم وڵاتایە بۆ توشبوون و جیرۆدەبوون بەدەست ڤایرۆسی کۆرۆناوە. ئێمە لەم شوێنەی کە ئەم بەرنمەیتیا تۆمارەکەین کە شاری هەولێر و سنتەری ستۆدیۆی کەناڵ کوردستان 24 ئەتوانم بڵێم چەند سەعاتێک دوورین. قسەکە ئەوەیە کە حکوومەت زۆر بە شێوەیەکی باش و لایانی پەیوەندیدار زۆر بە شێوەیەکی باش ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە وەستاونێتەوە، سەرباری ئەوەی تازایی ڕووداوەکە سەرباری تازایی کێشەکە و هاتنە ناوەی ڤایرۆسەکە، بەڵام حکوومەت توانیوێتی وەکو پێویست مامەڵە لەگەڵ ئەم دۆخا بکات. ئەتوانم بڵێم زۆر دەگمەن ڕوئایات کە سوچی زۆری پشتی شێری لاساری کۆمەڵگە و خۆمانە کە ئەم ڤایرۆسە لەمە زیاتر تەشەنە بکات کە هەیە. بە نمونە سەیرەکەی حکوومەت بڕیاری داخستنی چاخانەیەکەکە، بڕیاری داخستنی ئارێژگاکانەکە، بڕیاری نەچوونە دەرەوە و ڕاگەاندنی پشووەکە، بەڵام سەیرەکەی ینی ئەڵەی حکوومەت ڕۆژی پشووی داناوە بۆ ئەوی کە تۆ لە فەرمانگەکەتە یا لە خوێندنگەکە ڤایرۆسی کۆرۆنا بێ. خۆی عیلم و حکمەتەکەی ئەمە لەوایە کە ئێمە کۆ نەبینەوە، بەڵام سەیرەکەی لە فەرمانگەکانە کۆ نابینەوە، لە دەشت و دەرکەوە بینەوە، وەکو لە دەشت و دەریش کۆ بینەوە هەمومان عینی جاری جاران ئەنووسین بەیەکە. یا لەم لاوە بڕیاری داخستنی ئارێژگەکانی رێ لەو لاوە خاوەن ئارێژگەکە دەرگای پشتەوەیەکاتەوە ئەچێتە ژوورۆ، لەم لاوە حکوومەت سنوورەکان قایمەکات، لەو لاوە سەیرەکەی قاچاقچی دروستە بێ خەڵکێنێتە وێرە. بەدەر لە هەموو ئەم شتانە دوور لەو خەڵکە نەفز نزمانی کە زۆر سەیرەکە ئەبەو شوێ مامەڵە لەگەڵم ڤایرۆساکەن، ئەی خودی ئەو خەڵکانە خۆیان ئەی کاتێک کە من لە ئێرانەوەیەمەوە ئەگەر هەڵگری ئەو ڤایرۆسە بم بیرم ناچێت لەوەی کە چەندین خەڵکی تر لە کوردستان لانی کەم کە سوکاری نزیکی خۆم تووشەکەم. بەهەرحاڵ هیواداری لەم بەرنمەیە تیشکێکی گرنگمان لەسەر کۆمەڵگە و تاچی کووردە بەرەو ڕۆشنبیریەکی باشتر لەوەی کە ئێستا هەیە لە مامەڵەکردن لەگەڵ ئەم ڤایرۆسە و هیوادارم ئەوەی کە بۆمان نەکرێت خۆمان بڕوونە بە مجامەلی خۆمان نەکەین. یعنی ئەم ڤایرۆسە لە وڵاتە پێشکەوتۆکانە جیرۆدەی دەستین جاچ جای لە بەم سێکتەرە تەندروستی کوردستانەوە کە خۆمان ئەزانین کە سێکتەرێکی ئەوەندە پێشکەوتوی تەندروستیمان نییە، بۆیە تاکەشت تاکە هەنگاوی گرنگ ئەوەیە کە خۆمانی لێپارێزین. بە خۆشحاڵیەوە بە میواناری نەبەز عەبدولحەمید قایمقامی شاری هەولێر عەزیەتی کێشە هەمیشە سەرباری مەشغەڵەت و سەرباری ئیشوکارەکانی هەمیشە بۆ میدیا ئامادەیت هەبوو لە بەرنمەکەی ئێمە و جێدەستیشە دیار بۆ عەزیەتی کێشە. هیوادارم زۆر کاتە لێ نەگرین لە بەرەوەی کە بەڕاستی سەرقاڵن و وەک لە پێشەکی بەرنمەکە شاوتە من تۆزێک پیاوی پیا هەڵانی، بەڵام ئەو ئیشانی کێوەی کەن بەڕاستی جێی دەستخۆشیە. عەزیەتە کێشە بەخێربی کە ئامادەبووی لە دەروون دیارتە. شنۆ تەقێ جەباری چالاکوانی مەدەنی جەنابیشە بەخێربێ، هیوادارم وەکو خانمێک ڕێنماییک جدیت هەبێ بۆ خانمانەی کە وەکو باسم کرد دەرگای ساڵۆنەکە حکوومەت دایەخا لە بری تووشی کۆرۆنا نەبێ، بەڵام سەرەکەی خانمەکە لە پشتەوە بۆ برۆ چاکردنیەک لە دەرگای پشتۆی ماڵەکە خۆی پیاکە. ئەگەر لیژنەکانی قایمقامەتیش ئیجراعاتی لەگەڵا بکەن ڕەنگە هەڵایەکی گەورە بنێنەوە، وەکو چۆن بەشێک لە مەلابەڕێزەکان کردیانە هەڵا کاتێک کە بەشێک لە ینی مزگەوتەکان داخرا پیان وابوو داخستنی دینە، بەڵام خۆ پارێزیە. هیوادارم لەسەر و خانمانە بە جددی قسە بکەیت و ڕەخنیت و نیشان لێ بگریت. عەزیەتی کێشە. فازڵ عومەر توێژەری کۆمەڵایەتی، خۆشحاڵم لە پێشتر باسمان کرد سەرەتای دەروون و دیاردە تۆ لە یەکەم و دووەم بەرنامە بوو ئامادە بووی، هەمیشە قسەکانی تۆ بەدەر لە بەرنمەکەی خۆمە میشە کە تۆ لە میدیاوە بینم ناتوانم سەیرە نەکەم. بەخێر بیت. لە هەمووی گرنگتر پشتیوان سمکۆ
وتەبێژی سەرۆکایەتی داواکاری گشتی جەنابەت لێرەی زۆر دڵخۆشم بۆی کە هەموو ئەو گلێ و گازندانی ئێستا ئێمە ئیکەین حتا جەنابی قایم و حتا کاک فازڵ و ئێوە ئۆرگەنایزی نەکەن ئێوە یەکی نەخەن لە چوارچەوەی یاسایەکە قسەکانی ئێمە ڕەنگە هەر بۆ سەعاتێکی میدیا بێ بە خۆشحاڵی شەو لە چەند ڕۆژی ڕابردووە داواکاری گشتی بە هەمانگی لەگەڵ سەرۆکایەتی حکومەتە ئەو گلەیانی کە ئێمە هەمانە ئێوە کردوتانەتە چوارچەوەی یاسایەکە و یعنی قایمقامێت و لیژنەکانی حکوومەت دەتوانن بە یاسا مامەڵە لەگەڵ و خەڵکانە بکەن کە سەرپێچی یاساکانی حکوومەتەکەن دووبارە بەخێربی کاک فازڵ با لە تۆ دەست پێ بکەم تۆ لە بینی هەمومانای مامەڵەی یعنی دووبارەیەکە مۆسیرەکەی حکوومەت بڕیاری ئەوە فەرمانگەیەک داخە خوێندنگەیەک داخە شوێنێکی گشتی داخە چاخانەیەک داخە سیرەکەی ئەم خەڵکانە ئەم بەڕێزانە کۆبوونەوەکە لەوێ ئەگوێزنەوە بۆ شوێنێکی تر لە کۆتاییار کۆبوونەوەیە لە بەرنامی پێشووتریش ماوتی هەندێک خەڵک وا مامەڵاکات وازانیان ڤایرۆسە حیزبی کوردی دروستی کردوویەتی و پارتی دروستیان کردووە ئەمە ڤایرۆسێکە جیهان ئەناڵێنێ بەدەستەوە و خۆمان لەناو ئەم جیهانین خۆمان لەناو ئەم کەشتین کە ئەبێ خۆمان ئاگامان لە خۆمان بێت مامەڵەی خەڵک تەندروستە بەڵێ زۆر سپاس بۆ و دەرفەتە هەڵبەتە دەبێ دیان بۆیا بنین کە ئەم وەباە ئەم دەردێکی جیهانیە و لە ڕاستیشدا نوێیە ئێمە وەکو هەرێمی کوردستان کە بەری کەوتوین دەبێ مراعاتی ئەوە بکەین کە بەر شتێکی نوێ کەوتوین بۆیە ڕەنگە کاردانەوەمان بەرامبەر بە ئەو بەرکەوتنە بە شێوەیەک بێ لە ئاستی حتا تەوەقوعاتی فەردی و موئەسسەساتی و دام و دەستگاکانی حکومەتیش دانەبێ وەک جەنابتانەڵێن لە ڕاستیدا حکومەتی هەرێمی کوردستان ئیلتیزاماتی خۆی لە پەیوەند بەم بابەتە بە شێوەیەکی زۆر جددی و جەوهری لە ئەستۆ گرتووە ئەوەی ئەمێنێتەوە خەڵکی هەرێمی کوردستانە و خەڵکی هەرێمی کوردستان کێشەی لە ئەساسدا ئەوەیە کە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە نوێیی بەرکەوتین بەم وەبا ئەوە هەبێ ئەویش ئەوەیە کە تا ئێستا ناچێتە قەناعەتیەوە کە ئەم ڤایرۆسە چەند مەترسیدارە لە ڕاستیدا ڕۆژانە چیرۆکی جۆرا و جۆر لە ڕێگەی نوکتە و لە ڕێگەی با بڵین قسەوە بەرگوێمانەکەوێت تا ئێستاکە نەیتوانیوە ئەو وەقع لە هەرێمی کوردستان دروست بکا کە ئەمە خەتەرێکی گەورەیە بۆی هەیە دوجار بتەنێتەوە و با بڵین زەرری گەورە لە دانیشتوانی هەرێمەکە بە بە دڵنیاییەوە کەم تەرخەمی لەلایەن هاوڵاتیان لە بەرامبەر و ئیجراعاتانی کە حکومت گرتوێتێ بەر بۆ ڕوبەڕووبوونەوە و هەروەها کار ئاسانی کردن بۆ ئەوەی کە کۆبوونەوە و تەجەموع دروست نەبێ بەڵام خەڵک بە شێوەیە لە شێوەکان خۆی ئەدزێتەوە و لە فۆرمی ترە ئەم تەجەموع دروست دەکاتەوە من قەناعەتم وایە لەبەر ئەوەی بابەتەکە نوێیە و بەرکەوتنی بە خەڵکی هەرێمی کوردستان نوێ و خەڵکی هەرێمی کوردستانیش لە ڕاستیدا ئاستی هۆشیاری تەندروستی بە دەرەجەی یەکەم لەو مستەوایایانە بۆیە ئەبێ بە شێوەی لە شێوەکان دەسوپەنجە لەگەڵ ئەم خەڵکە نەرم بکرێ و هۆکارگەلی جۆرا و جۆر بەکار بهێنرێ بۆ بگەێنێ بەڕاستی بەشێک لە خەڵک ینی سەرگوزشتە و چیرۆکی وا بۆم ڤایرۆسە دروست دەکات کە ئینسان پێکەنینی پێیە بۆیە زۆر زارورە کە ئێمە زیاتر لە مەزدەرێکمان هەبێ بۆ ئەوەی تەعامل لەگەڵ خەڵکاکە بە ئاراستی تێگەیاندنی لە خەتەرێتی ئەم ڤایرۆسەکە بەڕاستیدا باشە کاک فازڵ ینی بە بۆچوونی جەنابەت ینی باەمە قسە لەسەر ئەوە بکەین سۆشیال میدیای کوردی بەگشتی ینی لە ئاستێکی تاچیشی ئاساییەوە تا پەیجێکی ملیۆن ڤیۆری یا چوزانم تا میدیایەکی گەورە هەز ناکەی زۆر چۆن ینی سێکتەری تەندروستیمە پێش بەرنامەکە باسی وەم کردیانی سێکتەرێکی زۆر هەستیارانی تۆ ناتوانانی بە ئیشتیادات و بە بۆچوونی خۆت پێ هەڵدانی بۆ بکەی بەڵام بە پێچوانەوە ئەی بینین لە ڕۆژانە ینی بۆیە من پێم خۆش بکە کە کوشتیوانۆکو یاسا وەکو وتەبێژی داواکاری گشتی لێرە بێت ینی هەرچیەکە لە سێرەکی لایڤێکی سۆشال میدیاکەی خۆی کاتەوەندی قسەی ڕەنگە و ڕەنگە کاخۆگەر 5 کەسیش بە قسەی بکات دەر مشکلێ ینی پێدوانی ئەم بەرەڵاو حڕڵایی کە هەیە لەناو میدیا و بەشێک لە میدیا و سۆشال میدیای کوردیا ئەو وێنەی دروست کردووە کە خەڵک وا مامەڵە بکە بە دڵنیایەوە یەکێ لە ئیشکالیاتەکانی سۆشیال میدیا ئەو لە ڕاستیە ناتوانانی جڵەوی بگری و بە قەناعەتی منیش نەیتوانیوە ڕۆڵی ئەرێنی لە چاو حەجمی خۆیان بگێڕێ بۆ مەسەلەن تەرجیعکردنی خەڵک لە پابەتبوون بە ڕێنماییەکان وە خۆپارێزی و هەروەها دروستکردنی ئیلتیزام بەقەدەر ئەوەی بۆتە ساحەیەک بۆ خۆنمایشکردن و هەروەها جۆرێک لە پێکدادانیش
دروست بووە لەناو ئەم سۆشیال میدیایە کە بە قەناعەتی من ئەوە زیاد لەوەی کە ئەم ڤایرۆسە کاریگەری لەسەر لانی باش بە کورتی پێم بڵێ بە کورتی پێم بڵێ هەتا چەند ڕۆژی ڕابردووش لانی یاسایی لە وڵاتە غایب نەبوو یعنی بۆ ئەم بابەتە باسی ئێستا ناکەین و تەبێژ لێرەوێ و بەخۆش حاڵیەوە لە چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵێ قەرارەتی باشیان دەرکردووە بەڵام پێدوانێ بوو بۆ نمونە لە سەرەتای ئەم ڕووداوە پێما بێ چوزانم ینی هەندێک کەس بۆ سوعبە دەگیرایان و دۆڵاکەکەم و سوعبەتم لەگەڵ فلانکەسا کردووە هەنی پێدوانە بوجێتی یاسایی وەکو پێویست نهاتە پێشەوە لە بەڕێی من تا و کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی داد با بڵێن ئاراستاکە بەوەی کە بە ئیلتیزاماتی خۆی هەڵبستێت و هەر کەسێک زاندرا لە دەرەوەی ڕێنماییەکان ینی ئیلتیزامی پێوە ناکایە سەرپێکی ئەکات سزای یاسایی بدرێ و ڕوبەڕووی یاسا بکرێتەوە تا ئەو لەحزەیە لە ڕاستیدا کەم تەرخەمی هەبوو بەڵام ئێستا جۆرێک لە دەستکراوەی هەیە بۆ دەستخۆش قایمقا با من پرسیارە لێ نەکەم زۆر پڕید لەوەی کە لەو پڕید لەو دیاردی کە ئێستا هەیە ینی ئەتوانم بڵێم زۆر دەگمەڕێک کاک فازل کاک پشتیوان حکوومەت موقفێکی سنجینی هەبێت و خەڵک مامەڵی خراپێت یان ێستا ڕێک ئەم دۆخەیە حکوومەت ئێوەمانان کەم تا زۆر توانی و تانە ئەرکەکانی خۆتان وەکو پێویست جێبەجێ بکەن بەڵام خەڵک هەماهنگ نییە لەگەڵتانە ئەتوێ چی بڵێ تاوان دەمێ خودی سەرۆکی حکوومەت زۆر جددیە لەگەڵ ئەو بابەتە باش هەر لەگەڵ سەر هەڵدانی یاخود نزیکبوونەوەی ئەو ڤایرۆسە لە دەور و بەرمان لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کۆبنەوەی خۆی ئەنجامدا باش بە ئامادەبوونی هەموو وەزیرە پەیوەنددارەکان طبعاً بە سەرپەرشتی بەڕێز سەرۆکی حکوومەت ئامادەبوونی پارێزگاکان سەرپەرشتیاری ئیدارەکان طبعاً هەردوای کۆبنەوەکە ئەو ڕاستپاردە و بڕیارانەی کە لە کۆبنەوەکە دەرچوێمە دوای کۆبنەوەکە لە قایمقامیەتی هەولێر چەند لیژنەیەکمان پێکینا ڕۆژی شەممە بوو ئێوارەی ئەم ڕۆژە دەستمان بەکارەکانمان کرد یەک لە ڕاستپاردەکان ئەوە بوو ڕێگری بکرێت لە قۆرخکردنی بازار خەڵکانێک استیغلال بکەن یاخود نرخی کاڵا و شتومەکەکان بەرزکەنەوە بە تایبەت پێداویستی پزیشکی باش ئێمە هەر ئەو ڕۆژ دەرچوونەکی با بڵێن مەدانیمان کرد بۆ ناو شەقامی پزیشکان بۆ ئەو شوێنانەی کە پێداویستی پزیشکی دەفرۆشن شوێنێکی زۆر سەردانی کرا ئیزراعاتی زۆریش کرا هەر ئەم ڕۆژ و تا درەنگانی شەو زیاتر لە 18 شوێن داخرا لە یەکەم ڕۆژ طبعاً ئێمە وەکو قایمقامیەت لیژنەکە کە پێکمان هینا بەشی تەفتیشی وەزارەتی تەندروستی تێدا بوو بەڕێوبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بەڕێوبەرایەتی کوالێتی دەرمان کە سەر بە وەزارەتی تەندروستیە هەروەها سندیکای دەرمان سازان چەند دەرمانخانەیەک چەند مەتخەرێک چەند کۆمپانیەک داخرا طبعاً ئەوانە هەمووی سزادرا هەتا ئەمڕۆ بەردەوامە ئەو لیژنە لە کارەکانی تاکو ئەمڕۆ زیاتر لە 50 شوێن سزادراوە سزای دارایی دراوە و داشخراوە ئەو شوێنانە بەڵێن نامەشیان پێپڕکرایەوە دوای ئەوەی کە سزای دارایی دراون هەروەها چەند پروپاگەندەیەک بڵاو بۆەوە کە مەبەز لەوەی بوو قازانجی ناشەرعی بکرێ بارودۆخی ناو بازاری یاخود بشێوێنیتن یەک لەوانە کە پروپاگەندەی ئەوە کراکە گوایە بنزین نامینێتن نرخی بنزین هەر ئەم شەویش مەدانی سەردانی هەموو بنزیخان زۆربەی بنزیخانەکانمان کرد و لیژنەکانمان دابەش کرد و سەرپەرشتی ئەم بابەتەشمان کرد ئەو لیژنانەمان کرد کە لەو بابەتیان کۆڵیەوە چەند بەنزیخانەیەکمان سزادا هاوڵاتیانمان دڵنیا کردەوەکەوە بەهێنانی بنزین هەمووی لە ناو ئەم سرچی خەڵک لە چییە بۆ نمونە مەسەلەن تۆ بڕیار دەرەکەن پێشانگاکانی ئۆتۆمبیل جومعان نەکرێتەوە سیرەکەی ئەکرێتەوە بڕیار دەرەکە ینی من ئەمەیە لێرەوە ئەوە بڵێن بەڕاستی چکە هەمیشە کە باسی مزگەوتەکەی یەکسەر بەڕێزێک لە ژێرەوە بۆ لە ژێریەوە بۆ تەنووسیەوە بێمە کافر و ملحید بین و هەر ئەوان دیندار بن لە ژێرەوە بۆ تەنووسیاڵی بۆ باسی نادی و مەیخان و نازام چوشت تاوان باسی وێشەکەین بەڵام ینی ئەوەی بەلامانەوە گرنگە بۆیە تەرکیزەکە زیاتر لەسەر مزگەوتەکانە لە بەرەوەی ئێوە کۆمەڵە خەڵکێکن کە بەحساب ئەتوانین ینی مامەڵەتان لەگەڵا بکەیت بەڵام چوزانم ینی کابرا قەرابەیە مەشروبی خواردۆ چۆنی مامەڵی لەگەڵاکەی وەلو ئێمە قسەمان هەمیشە ئەوەیە کە
حکوومەتیشە ئەدای حکوومەتیش بۆ ئەم دۆخار ئەوەیە کە چۆنی مامەڵە لەگەڵ مزگەوتێکاکە لەگەر ڕێزما پەنژیرێکی قایم بێ لە بینی هەردووچانە ئاوا هیچ مامەڵە لەگەڵ مەیخانەیەک و کافتریایەک و گازینەیەک و چۆچۆک ئەکرێ و کە کراویشە بەڕاستیان ێستا هەموو شوێنەکان داخراوە قسەکە ئەوەیە ئەم سرچیە چییە ینی خەڵک بۆ فێری ئەم شتە بووە ینی بۆچی ینی با تۆزێک بە لەبەری خەڵکی شۆ پرسیارێ بکەم ینی ئایا قسەکە ئەوە نییە کە خەڵک متمانەی بە حکوومەت نییە کاک دەروون طبعاً حکوومەت پرۆسەی خوێندنی ڕاگرت کە تەوەرێکی زۆر گرنگە ئەگەر ناچار نەبیتن پرۆسەی خوێندن ڕان نەدەگیرا لەبەر ئەوەی زیان بەو پرۆسەیە دەگە بە قوتابیان دەگاتن بەڵام ژیان و تەندروستی هاوڵاتیان لە سەروی هەموو شتێکی ترە ڕاست لە سەروی هەموو بەرژەوەندێکشە لەبەرەوەی ژیان و تەندروستی قەرەبوو ناکرێتەوە بەڵام ئەوی تر هەرچی بی قەرەبوو دەکرێتەوە گریمان هەر ئەم ساڵ خوا نەخواستە هەموو خوێندن بە تەواوی دواخرا ساڵێکی تر بەڵام قەرەبوو دەکرێت باشە نمونەی زیینوت بۆ شوێنانە چیە بڵێ چەند بڕیارێک دەرچوو چ ئەوەی لە لژنەی باڵا لە سەرۆکایەتی حکوومەت چ لە پارێزگا ئێمە لە پارێزگا لژنەی باڵا هەیە وەکو ژوورێکی عملیاتە ئێستا حکوومەت وەکو یەک گڕوپ کار دەکاتن هەموو لایەنە پەیوەنددارەکان لە ژێر سەرپەرشتی بەڕێز پارێزگان باس پارێزگا هەولێر دەکەم کار دەکەن کۆبنەوەکان بە سەرپەرشتی بەڕێزیان ئەنجام دەدرێت لە یەک لە کۆبنەوەکان وەزیری ناوخۆش ئامادە بوو ئەویش ڕێنماییەکانی سەرۆکایەتی حکوومەتی بە هەموو لایەگە قایم قامەکان هەرنۆ دەقایم قامی پارێزگای هەولێر هەموو بەڕێوبەرە گشتەکان کە پەیوەنددارن بەو بابەتە ئەو بڕیارانە بە پێی وەزعەکە دەردەچیتن ئێمە ئەمڕۆ کۆبنەوە دەکەین احتیمالە بەیانی کە کۆبنەوە دەکەین بڕیاری نوێ دەردەچی بڕیارەکان لە نوێبوونەوە دانا بە پێی وەزعەکە ئێمە وەکو هەولێر تاکو ئێستا ئەو هەموو بڕیارە دەرچووە دەتانم بڵێن بە ڕێژەیەکی زۆر جێبەجێ کراوە بەڵام بەداخەوە لە هەندێک لە جێبەجێکردنەکە دەستگاکانی پۆلیس دەستگاکانی جێبەجێکاری ماندوو کردیە لەبەرەوەی وەکو باست کرد پێشانگای ئۆتۆمبیلەکان لە هەینی ڕابردوو بڕیارماندا لە پارێزگا کەوا لۆ ڕۆژانی هەینی بۆ هێز زۆر کەس پرسی بۆ ڕۆژانی تر داناخرێتن هەمومان دەزانین لە ڕۆژانی هەینی ئەو قەرەباڵغەی کە لەو پێشانگانەیە زۆر زیاترە لە ڕۆژانی یاسایی ڕاستە جواب بنایە مەڵێن بۆچی بەهێز هێزە بەنیانی ئێستان بۆچیە ئەوە هێز بۆ ئەوەی بووە کە کەسانێک هەنە پابندینە بەڕاستی کە پابندیش نابێت و ناچاری کە ئیزراعاتی لەگەڵ بکەی شوێنەکەی دابخەی چەند پێشانگایکی ئۆتۆمبیلمان داخست چار پێشانگا بوو کە پابند نەبوون دامان خست و بۆ ڕۆژی دواتر سزاماندان و بەڵێن نامەشمان لێ دەستخۆش کاک حاکم خانمەوە ئەمێ نێ لە ئاخیرا بێمەوە سەرتۆ کاک حاکم پرسیارێکە لێ یەکەم ینی قسەی ئەچیت جەنابی قایم قام و خانمیشە لەم لاوە قەرار دەرچووە بۆ نمونە با نمونەیە وەرگین ینی ئێمە زۆر بەگشتی باسیێم دیاردێنەکەین لەم لاوە قەرار دەرچووە بۆی کە ئارێژگاکان سنتەری جوانکاریەکان دابخرێ لەم لاوە قسەیەکەیە کە ئێستا ساڵۆنەکان کردوانە بە دلیڤەری بە جانتایە سوورا و سوپیاوە خۆیەکە بە ماڵەوە لە ماڵەوە ینی ئەڵێ ئۆزر لە قەبعات خراپتر بەڕاستی لە ماڵەوە سیرەکەی لە ماڵەوە سوورا و سوپیاوەکەی بۆ کات و ئەڕوان چۆنی مامەڵی یاساییەکرێ خۆقابی لە لیژنەکانی قایم قامێت ئەم خانمە چی لێ بکەن ینی خۆقابی لە ڕەنگە ئەگەر ڤیددیوەک بڵاو بێتەوە خانمێک تۆزێک بە زۆر بخەنە سارێکەوە لە هەر شارێکی کوردستان بێ ڕەنگە هەڵایەکی گەورە بنێتەوە بەڕاستی ینی چی بکەن ئەگەر یاسایەکیان پێ نەبێ کام خانمە چۆ ساڵۆنەکە و لە چوارچێوەی پۆلیسێکی مەدەنی و جوانە ئەم خانمە مامەڵی یاسایی لەگەڵا بکرێ قوڕی کوێ بکەین بەسەرمانایانی بڵێ پێشی دەست خۆشتان لێ دەکەین بۆ بەرنامەیە چکە بەڕاستی ئەو بەرنامەیە زۆر گرنگە بێ پەتایەک ڕووی لە کوردستان کردێ کە نوێ لە بۆ کوردستان ئەوە هیوادارین لە خوۆش دەپەڕینەوە کە هەموو مرۆڤایەتی لەو پەتایە و تایبەتی خەڵکی کوردستان بپارێزرێ سەبارەت بە پرسیارەکەت طبیعی ئەو ڕێنمایانێکە دەکرێت لە ڕووی یاساییەوە بە پێی مادەی یاسایی هاتی هەر کە سەرپێچی ڕێنمایەکان بکاتن ئەوە سزا دەدرێتن مادەی 240مان هەیە لە یاسای سزای عێراقی کە باز لەوەی دەکە ئەوانەی سەرپێچی ڕێنمایەکان و نظامی عام دەکاتن ئەوانە سزا دەدرێن بەڵام ئەم پێم باشە هەندێک شتەیە کە باز دەکەین جگە لەوەی کە ڕێنمایەک دەردەچی خەڵک دەبی هۆشیار بکرێتەوە لەبەر ئەوەی هەندێک ڕێنمایی لەسەر هەندێک کەس ناتوانی فەرزی بکەی بیدێ محکمەی ئەوم خەڵکە بەیانی نەورۆزە ئەو هەموو خەڵکە
1 ملیۆن خەڵک دەستا ئەو دەشتودرە ڕاست. ناتوان 1 ملیۆن کەس بینی بیدێ ڕاست. دادگا ڕاست. پێویستە لە میدیاکان لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو خەڵکە لەلایەنی خەڵکانی پەیوەندیدار بە بەو پەتایە هۆشیار بکرێنەوە ڕاست. ئەوە پێشە شتەکە ئینجا بینە سەر یاسا تەبیری بەنسبەت وەکو ئەمە دەستگای داواکاری شتی هەم لە ژێر ئەو ڕێنمایانێک کە لە بەڕێز جەنابی وەزیر لۆماناتیە هەم لە ژێر ئەو ڕێنمایانێک کە لە بەڕێز سەرۆکی داواکاری گشتی مەیزراتی زۆر چاکمان کردی و زۆریش بە دووەدا سومان کردی هەر لە سەرەتای ئەو پەتایە کە هات هێشتا هیچ نەکرا بۆ ئەمە داوامان کرد کە ئیش بکرێتن لەسەر ئەوەی کە نووسرا بکرێت قسە بکرێتن لەگەلانی پەیوەندیدار حکومەت بی باشە هەندێک ڕقەمم پێ بڵێ کاک حاکم هەندێک ڕقەمم پێ بڵێ هەندێک نمونەی زیینون پێ بڵێ خەڵک بۆ دڵی خۆشە بێت چکە تۆزێک خەڵک بێئەمەل بۆ لەوەی کە قەرارمان ناو بڕگارمان ناوە ئەکەین و ئەچین و تۆزێک خەڵک بێئەمەل بۆ با ڕاشکاو بین یعنی بە بەژمارە پێم بڵێ یا بە کەیس پێم بڵێ ڕوبەڕووی کەیس بوونەتەوە و خەڵکتان ڕوبەڕووی یاسا کرد بێتەوە کاتێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان چوزانم بە ناوی تەنز و کۆکردنەوەی لایکەوە پشێوی دروست کردووە تووشیم حاڵەتانە بوون ینی کەیستانەیە کە یابێتان بە دادگا و لە ڕووی یاساییەوە عاقلتان کرد بێ بەڵێ ئەمە لەبەرەوەی پەتایەکە تازە هاتی هێشتا نوێیە ڕەنگە کە ئەمە بەڵێ هەندێک کەسێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە پەیوەندیدار نییە بەو نەخۆشیەوە بۆ پەتایە ئەمە ئیزراتی یاسایی لە بەرامبەری ئەنجام دەدەین و نووسراویشمان کردیا لە بۆ دادگا کە ئیزراتی بکرێت هەر لە بۆ زانیاریت ڕۆژ یەکشەمەی ڕابردووت لەبەرەوەی ئەم بەرپرسی لێژنەی مافی گشتیشم سەر بە سەرۆکاتە ئەمە نووسراوەکمان ئاراستی وەزارەت لە ڕێگای سەرۆکاتی داواکاری گشتی نووسراوەکمان ئاراستی وەزارەتی ناوخۆ کردیا کە ئیزراتی تند بگە بەرامبەر ئەو کەسانە بگرنەبەر کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانیان لە میدیایەکان جگە لەوانی کە ڕێپێدراون لەلایەن حکوومەت و وەزاری تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان کە دێن خەڵک دەتۆقێن و خەڵک دەترسێنن ئەمە بە تەماشین باشە چی ئەمە جێبەجێکات ئەمە قسەکە ینی بۆ نمونە هاوڵاتی ئەمە جێبەجێ بکات من بڵێم بۆ نمونەوە فلانکەس بۆ نمونەوە دەروون لایڤێکی کردو تۆ لە خۆی باسی ڤایرۆسەکە ئاکات و پشێوی دروست دەکات ئەبێ چی ئەم داوایە بجوڵێ ئەمە دوو بە دوو ئێوە خۆتان چاودێرتانەیە ئەبێ خەڵک هاوکاری ئەمە لە مادەی لە یاسای داواکاری گشتی مادەی تایبەتمانەیە ئەوانەی کە بە خۆمان هەستی پێ دەکەین و بە دودا چوین لۆ دەکەین بە پێی مادەی یەک ئەوانەی خەڵکی لۆماندەینن بە مەبەی مادەی تر ئەوە ئیشی لەستا بۆ نمونە لە دەستگاکەی ئێوە با بڵین لە دامەزراوەکەی ئێوە لەو شوێنی ئێوە لە فەرمانگەکەی ئێوە خەڵکی پەیوەندیدارتان هەیە با بڵین ئێسایمە لە تەلەڤیزۆنە مۆنیتەرینی پێڵێن ینی خەڵکتان هەیە ئەو مۆنیتەرینی سۆشیال میدیای کوردستان بکات بەڵێ بە دڵنیاییەوە بە دڵخۆشیشەوە جێگای دڵخۆشیە خەڵکێک هەیە بە تەلەفۆن خەڵکێک هەیە سەردانمان دەکات لەو لێژنەیە پێمان دەڵێتن ئەو کابرا وای کردێکەوە سەرپێچی ڕێنمایی یاسای کردیا ئێوە دوای سەیرێک بڵێ ینی ئێستا من لێرەوە بە خەڵک بڵێم لێرەوە بە خەڵک بڵێم ئەو مۆنیتەرینە ئەو چاودێری ئێوە ئەتوانن بیکەن چۆنی پەیوەندی بێەوە بکات ینی ژمارەیەکی گەرمتان هەیە بۆ حاڵەتان سایدی تایبەتی خۆمان هەیە سایدی سەرۆکاتی داواکاری گشتی هەر لەو سایدە هەموو ڕێنمایەکان و هەموو کارەکانی دەیکەین باشە ڕەنگە خەڵک تۆزێ سایت وشت دێرە زعیفە من ینی گلەیەکی میدیایانم لێ قوبوڵکەن ینی دەستکاری من دووشت بۆ من زۆر ینی ئەبێ گەورە سەیریکەین هەم دادگا هەم سێکتەری تەندروستی ینی هیوادارم ئەمەم لێ قوبوڵکەن ینی ئەبێ ئێوەش ینی من لێرەوە بە سەرۆکی داواکاری گشتیڵم لە کوردستانە تکایە تۆزێک سیستەمی ئیدارەدانی یاساییتان تۆزێک توم و تۆڵکەن تۆزێک مۆدررنیکەن بەڕاستی ینی من نەبێتە گلەی ینی یەکێک لە کەیسێکە بوو ئێمە کاک فازڵ ینی ئێمە ڕوبەڕووی هەندێکی سەبینەوە ناچارین خۆمان ینی کەیسەکان بجوڵێنین لە بەرووی کە دیاردەکان چارەسەرکەین ینی هەندێک حاکمی بەڕێسە بۆ تەلەفۆنم بۆ کردوتمە کاکە ئەمە ئەوەیە کاک دەروون تۆ توانی بە سیدێک بۆمان بێنی و تومە کاک حاکم ئەمە لینچی یوتیوبەکەیەتی ئەمە ئەوەیەتی تخوا تۆ کاک دەروون هەر بۆمان خەرە سەر سیدێ جانی تۆزێک ئێوەش گرنگە تۆزێک بۆیە مەبەستم بووتم مۆنیتەرینتان دەیە کەسێکەیە سەیری سۆشیال میدیای کوردی بکات چکە ڕەنگە هەندێکات من بڕوان بۆ نەبێت تەلەفۆن بۆ چێ بکەم بڵێم کاکە و فلان کەسە لە خۆی لایڤێکی کردێتەوە قسەی زلەکاتەوە لە خۆیەوە معلوماتی ناڕاست هەیە ینی قسەکەی من ئەوەیە هیوادارم لە چەند ڕۆژی ئایندا دوای کۆبوونەوەیکی خۆتان لینچێکی هێڵێکی گەرمدانێن لە بینی خۆتان و خەڵکە کە خەڵک بە ئاسانی بتوانێت ئەم شەکوانەتان بۆ بنێرێ بەڕاستی
باقەت ئەمە لێژنەکمانە لێژنەی تۆمارکردنی سکاڵای مافی گشتیەوە سەر بە سەرۆکاتی داواکار گشتیە ئەوڵنچی تایبەت تا هەموو خەڵکان دەتوانن پەیوەندی پێ ژمارەیەکی گەرمتانەیە ژماری گەرم دەتوانن هەر لەگەر من پەیوەندی بکەن کە من سەرۆکی ئەو لێژنەیەوە کاری باش ئەو لوتفا ئەنوێنی هەر بۆ ئەم ماوەیەش ژمارەکەت لە بەرنمەیەوە ئیعلانکەین بەڵێ باش ئەوە ژمارەی حاکم پشتیوان وتەبێژی سەرۆکایەتی داواکاری گشتی لە کوردستانە ئەوە ژمارەکەی تێنووسین تۆی هاوڵاتی هەرچ حاڵەتێکت بینی ڤایبەر و واتسەپ و هەموم هەیە لەخوا بەزیابێ ئەم ماوەیە مەشغوڵ دەکەین بەڵامی تر ئەمە لە پێناوی خزمەتی گشتیایە بەڕاستی ژماری کاک پشتیوان وتەبێژی سەرۆکایەتی داواکاری گشتیە لە کوردستانە کە خۆیان ئەتوانن هەموو شەکوایەک حرەکە پێ بکەن تۆی هاوڵاتی هاوکار بە هەچ کەسێک هەچ بەڕێزێک چوزانم ینی خەڵکی سەیرسیرە بینی لەسەر ڤایرۆسی کۆرۆنا قساکات هەندێک لە دکتۆرە بەڕێزەکان خۆیان جورئەتیان نییە لەسەری قسە بکەن بەڵام هەندێک کەس بۆ کۆگرنەوەی لایک و کۆمنتە لە خۆی بە کەمامەیەکەوە قسەی ڕەنگاوڕەنگکە هەچ بەڕێزێکت زانی پشێوی دروستەکەیان زانیاری ناڕاست بڵاوکاتەوە بۆ ئەم لینکەی کاک پشتیوانی بنێرن ئیجراعاتی یاسایی لەگەڵ ئاکرێت و عاقڵەکرێت لە ڕووی دوای دەتوانن ماشێتی بەرنامەکە ژمارەکەی من بڵاوکەنەوە هەروە بکەن هەر لۆ زانی نیشتان ئەو ڕۆکە لە سەرۆکاتی داواکاری گشتی کۆبوونەوەی بەپەلە لە کۆتایی دەوام کرا بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی داواکاری گشتی تاکو بتوانین هەماهەنگی هەموو داموزگا حکومیەکان بین لە ڕووی ئەو پەتایە لە ڕووی یاسای ئیزراتی یاسایی بکەین هەتا بۆ ئەو ماوەی پشوو هەیە کە ئەمە دەتوانین لە کاتی پشوش وەکو پێشگرتن ئیش لەسەر ئەو کەسانە بکەین کە سەرپێچی یاسا دەکەن دەی یاڕەبی نمونەتان زۆر بێ خانم جان وەکو چالاکوانێک با تۆزێ بە پرسیارێکی کۆمەڵایەتی دەست پێ بکەن ڕاشکاو بەیانی بۆ نمونە قسەکەمان هەر ئەوە نییە فەرمانگەیەکدا خرێت و سەیران نەکرێت قسەکەمان ئەوەیە پەیوەندی کۆمەڵایەتیشمان ئەم ماچ و موچ و باوەش و ئەم حاڵەتانەژە بێ باسکەین بەڕاستی چوزانم کە ئێستا هەر بەدیەکرێ ینی بەخۆش مۆجاری وایە ئێستا بیرمانەچێتەوە تەوقع ئەکەین تەوقە ناکەین پرسەکەین چوزانم ئێوە بۆکو خانمێ بەر لەوەی وەکو چالاکوان و مامۆستایەک وەکو خانمێک پێت خۆشە لەم دۆخە ڕاشکاو بە پێت خۆشە لەم دۆخە میوانت بێ وڵی سەرەتا دەستخۆشی بەرنمەکە لێکم کات دەروون بەڕاستی یعنی دەرفەتێکی زۆر باشە کە ئێمە لێرەوە بتوانین پامێک بگەێنین بە خانمان دەرەجەیەک باش ئەنجاکە پیاوان لە بەرەوەی بەڕاستی نیوەی کۆمەلگە زیاترین ئێمە ڕاست پێش هەموو شتێ لای هەمووان ڕوونە هیچ شتێک بێ قەراری خوانابێ وەک ئاەتێکی فەرموو ئەفەرمێت کە لەن یەسیبوونا ئیلا ما كتب الله لنا یعنی ئەوە محاڵیتیانە لەگەڵ ئەوەشە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە کە ئەڵێ الوقایەة خەیر من ألف علاج یعنی بۆ ئەوەی من تووشی نەخۆشیەکە نەبم با خۆم بپارێزم ڕاستە بەداخەوە لێرەش بەشێک لە مسلمانانی کوردستان مەکەی پیرۆز مەسەلەن دەرگای بەڕووی گەشتیارەکانی و بە سەردانیکەرەکانی داخرێ ئاسایی وەرێگرێ بەڵام سیرەکەی مزگەوتێک لە شارەکانی سلەیمانی و هەولێر و هەڵەبجە و چۆچێ داخرێ کەیسەکەکرێن بە کەیسی یاسایی و ئەمە بەڵاوکردنەوەی کفر و چی و چیە هیوادارم ساڵی 2020 ئیتر لەسەر ئەم پێشنیارەیە لەسەر ئەم ڕخنەیە چی ڕۆیابار ڕواسار ساڵی 2020 هەموو دین و دەوڵەت و هەموو ئەم شتانابێت لە خزمەتی مرۆڤایەتیا بێت نەک مرۆڤایەتی لە خزمەتی هەموو ئەم شتانابێت لەبەرەوە با بۆ عەقڵە گەورەیە بیر بکەینەوە با تکایە دینێکی وەکو دینی ئیسلام کە دینێکی گەورەیە و ینی سەرکردایەتی نزیکی 2 ملیار خەڵکی سەر ئەم ئەرزاکات با لە عقلی تەسکی مەلایەکەوە سەیری نەکرێ بەڕاستی با تۆزێ بە عقلێکی گەورەوە سیر بکرێ وڵاتێکی گەوری وەکو سعودیە سیرەکەی بەهاتنی ئەم ڤایرۆسە زۆر پێشوەخت سیرەکەی دەرگای ئەگەر دیوە سیاسەکەشی سیرکەی دەرگای گەشتکردن و پارەپەیاکردنی خۆی وەکو حکومەت لە ڕوە اقتصادەکەیەوە سەیری دایەخات بەڵام مزگەوتێکی لاکۆڵان لە کوردستانە سێرەکەی هەڵائەنرێتەوە لە بندیواری مزگەوتەکە کۆبوونەوەکە دروستەکرێ و کوا بێمە ینی کەیسی سیاسەیەکرێ بەبەدا هیوادارم بە عقلێکی گەورەوە مامەڵە لەگەڵ دەوڵەتداریا بکەین بۆ لە مولا لە کوردستانە باسیەوەم کرد پێت خۆشە میوانە بێ بەڕاستی من کاک دەروون لەگەڵ ئەم بەرنامە سێم جارە دەرچم لەو کاتەوە کە وتیان لە ماڵدانشن و ئەتڵەیە نەخۆم نەمناڵم نە دەرئەچم نە حەزەکەم میوانیشم بێت نەک لەبەرەوەی کە من حەزم لە میوانداری و خزمەتی میوانی بەڵام لەبەرەوەی من ئەگەر ئەوهام کرد
هاوسێکەم وا بکە خوشکم وا بکە دایکم وا بکە ئیتر ئەوانی تر وا بکەن ڤایرۆسەکە ڕائەوەستێ یعنی ئەگەر من بڕاتە بێ ئێستا کە هاتمە دەرەوە بۆ بەرنامە کاتم کچەکەم 5 ساڵانە ویستی بەهۆشم لێ داماتم کەوتم نە ڤایرۆسە هەر بە باوشێکی ئەوها تەمسیلی کردی بۆەوەی ڕام هێناوە کە بڕوینە هەرچی لایەکیان هیچە بێتە ماڵمان مەرج نییە ماچیکە یان باوشی لێدەی بەڕاستی من وەک خانمێک یعنی حەزەکەم تکا ئەەکەم لە هەموو ساڵۆنەکان سنتەری جوانکاری یعنی ماوەیەکی کەمە بدان بە خۆمانە بگرین باشترە لەوەی کە توش بین و یعنی یەک نەفرێک تووشی کۆرۆنە بێ بۆی هەیە لە ماوەی بەس هەناسە 15 کەس توش بێ یعنی عدەتێکی زۆرە ئەگەر بیری لێ بکەینەوە ماوەی نەورۆزە دەردی کابراڵێ ما تۆزێ دەست بە سێڵفیشتەوە بگرن یا ئەگەر ئێمە خۆمان دژیەوە بووین بەرنامەمان لەسەر فلتەر وشتی وا کرد بە فلتەرەوە بیگرن بەڕێی کە نەها ئەم 2 هەفتەیە کان دەروون هەر ئەوەشنا ئێستا لەو کاتێک کەوتیان عوتڵێ و لە ماڵ دانیشن بڕواتە بێ ئێستا خەڵک زیاتر سەردانی خەڵکەکە وای لاتۆخر بووی ئەوەی کە ژنی هێناوە ئەچێ بۆ دیاری ئەوەی مناڵی بوو ئەچێ بۆ دیاری ئەوەی کە ماڵی تازە کردو ئیتر شتەکان بە فرسەتی زانی یەڵە دی من لە ماڵەوەم با بڕۆم سەردانی خزمەکان بکەم ناکاکە لە ماڵی خۆت دانیشە منش لە ماڵی وەکو تەنزێکە بوو 2 ڕۆژ بۆ بەهۆی سەرد و سەرما و بەفرۆکرا بە پشوو برادێک وتی حکوومەت لەبەر بفر پشووی ڕاگەیان کەچی خەڵک خۆی چۆناو بەفرەکەەوە کاک نەبەس کۆمەڵێ لێدوانمان وەرگرتووە هەر لەسەر هەمان پرسیارکە با تۆزێک ڕاشکاو بین ینی تۆزێک گەورانە سەیری حاڵەتەکە بکەین و تۆزێک دوور لە عاتیفە و سۆزداری ئەو شتە بیرکەینەوە کاتێک کە تۆ تەلەفۆن بۆ خوشکەکە دەکەی خوشکەکە تۆزێک نەوەیەکاڵێ وەرە قابلە لە کولتوری کوردیا خۆ ناڵێمەیە بەڵام با خۆمان شعورمان هەبێت بۆی کە لەم ماوەیەک و خانم وتی بە هەمووی لەوە تێمە ڕوویاوە 3 جاراتەوە دەدرێت با هەمومان وا بیرکەینەوە لانی کەم کە ینی بەر یەکتری نەکەوین ئەوەنە تەلەفۆنێشکرد لەخوا بەزیا بێ ڤایبەر سەوت و سوورە بۆ خۆتان قسە بکەن بەڵام با ئەم ڤایرۆسە تۆزێک تەشەنە زیاتر نەکا پرسیاری ئەومان کردووە لە هاوڵاتیان ئایا پێت خۆشە لەم دۆخانیوانە هەبێ یا پێت ناخۆشە فەرموو. منداڵەکانی سەر قوتابخانی بۆی کۆرۆناوە تۆ لەم ماوەی کاوان پشویانە سەردانی خزم و کەسانەکەی بەڵە سەردانیان دەکەم زۆر ئاسایشە ئەو کۆرۆنای تاسیری نەکردی هیچ تاسیریە نەکردیمە لەدا سێ میوانیش بێت احتیادیە من ورم بەرزە ناترسێم ئەگەر بچنەوە ماڵانە و ماڵانە بترسن وڵای ئێستا هاانیان مارمدارم وا لە سەردانێنە وڵای لەوتی ئەو نەخۆشە بڵاوی تۆ نەچوومە میوان دێتە ماڵت بەڵێ حەزەکەی بێت هەلو بابێ احتیاجی ئەگەر شتێک لەلایەن خواوە بێ یان شتێکەوە بی توش نابێت بۆ مرتاحی کاتێک میوانت دێ لە مۆزایە میوانە لێوا دێم بۆ ماڵ باش نییە باش نیە سەردانم بکەم هیچ سەردانی ناکەم بۆ دڵت پێ خۆشەوێ کە میوانت ناوەڵە ئێستا لێسانە میوان خێر و بەرەکەتە بەس احتیمامجی ئەساسە لەبەرم کۆرۆنەیە لەبام کۆرۆنا ئەسب خۆشی یعنی منێ گوتیە گەلێکۆ بنسبە بخۆ یعنی سەردان لازم نەهەبیتن و ئەژی خۆشی سەردانێ ژینەوەکەم دا ینی بوومە بچێترە ینی لە حاڵەتی زۆر زەرورە نەبێ بەڕاستی ئەو سەردانانە زەرورنیە لە ئێسایەوە ئەگەر ضرورەتی شاتە پێشەوە بەو شێوەیە بێت کە بتوانانی خۆت و بەرامبەرەکەش پارێزی ئەچیت وەکو حتا ڕۆداتی ماژی سەردانی تیمترین مە پێگیریوە ڕێنمۆین حکوومەتیترین ئەگەر بزانم ئەو سەردانەی من بۆ لای کەسێکی نزیکم دەبێتە مایەی کەمکردنەوەی ئازارێکی ئەو یان پێداویستێکی ئەو پێویست بکە سەردانی بکەم تەنها لەو دۆخانە سەردان دەکەم. دەستخۆش وەڵا سەرنجیەکێک لە کاکفاسیەشێک لە ئەو بەڕێزانەی کە قسەیان کرد باسی وری کرد هەڵبەتە ئێمەش بۆمان گرنگە لە ڕوە دیوە تەندروستێکەش و چکە پێشتر بەردامەمان لەسەر کرد کاتێک کە تۆ ڕوبەڕووی نەخۆشیەکە بیت وروە گرنگە ینی بە ورێشی بەرزەوە مامەڵی لەگەڵا بکەی بەڵام کە تووشی نەخۆشیەکە بووی ورەوشت تەسیری نییە و ئەمە ڤایرۆسی کرۆنایە ینی ئەمە ڤایرۆسێکە وەکو هەڵامەت توشتە بێ ینی تکایە با بەو فشەیە وەری نەگرینانی وەکو هەر دیاردەیەکی تر ئەمە وەکو لایانی تەندروستی باسیەکات ینی ئەمەندە سەریع ئەگەر تەشە ناکات کە لە دەرەوەی توانای تۆیە و حکوومەت هێرێمی کوردستانی شو بە تایبەت ئەم ناوچێش توانای تەندروستیمان زۆر زۆر مەحدودە بەڕاستی دیاریکراوە کە ئیتر ئێستا توانیومانە کۆنتترۆلی بکەین بە ینی بەهێزی هەمومان بەڵام کار لە کارکرازێ بڕوا ناکەم ئاسان کۆنتترۆل بکرێ کاک نەبەس ئەو پرسیارە لێ یەکەم ینی بەپی ئەم دۆخەی ئێستای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە کوردستانە باشوور با بڵێن
توانی وتانە ڕاشکاو بە یعنی توانی وتانە تواناتان بەسەریا پشکێت طبعا حکوومەت زۆر بە ڕاشکاوانە تەوەجوهی سەرۆکایەتی حکوومەتیش ئەوەیەکەوە داتاکان ئامارەکان بە ڕاشکاوانە و بە شەفافێت بۆ هاوڵاتیان باشە نایشاردنەوە ئەوە تەوەجوهەکەیە و بەڵام ئێمە باسی ناکەین ئەوە تەنها وەزارەتی تەندروستی لە ڕووی داتا و ئامارەوە لە ڕووە تەندروستیەکەی ئەوان باسی دەکەن باش بەڵام تەوەجوهەکە وایە کەوا هەمووی بە شەفافێتەوە و باز بکرێت پێشتر پڕۆپاگەندە دەکراکەوە احتیمالە لە هەولێر هەیە و شاردرایتەوە و چەند کەسێک باسییان کرد و نووسیان لەسەری و وابزانم یاساژ لایەنە یاساییەکان ئێستا بەکاری خۆیان هەڵساون دژی ئەو کەسانە لەبەرەوەی ئەوە دەستە چارچیوەی ئەوەی تۆقااندنی خەڵک و وا بڵێن زعزعی ناو مشتەمە و ئەو جۆرە شتانە ئەوە شتی باش نینە دوایش دەرکەوت کە حاڵەت ڕوویدا و ئەعلانیش کرا و زۆر بە ڕاشکاوانە ئەعلان کرا ئەوە شتێکی با بڵێن قەتعیە یعنی هاوڵاتیان لەوە دڵنیا دەکەینەوە ئەوەی هەبیتن هەمان ڕۆژ ئەوەی دوێنێ شەو وابزانام دوای کاژمێریەکی بەرەبەیان بوو ئەعلان کرا یعنی تاخیریش نەکرا بۆ بەیانی کە ئەعلان بکرێت بۆیە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە هەموو شتەکان بە شەفافیەتەوە باڵێن ئاشکرا دەکرێتن ئەوی تر حکوومەت تەنها هاوکاری هاوڵاتی پێویستە ئەگەر هاوڵاتی هاوکار بیتن بە ڕێژەیەکی باش باوەڕکە بە ڕێژەیەکی زۆر ئەو ڤایرۆسە دوور دەکەوێتەوە لە ئێمە و هەموو ئیجرعاتەکرا بەڕێزانە ئاماژیان پێکرد خۆت ئاماژەت پێکرد گرنگەوەیە خەڵک خۆی بپارێزی خۆ پاراستن لە هەمووی گرنگترە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەیت احتیمالە ئێمە وەکو وڵاتانی ترخوانە خواستە بەو ژمارەیە کە تووشمان بێ ئەوە کارە ساتێک ڕوودەدا ئێمە پێش ئەوەی نەگەیشتنە ئەو قۆناغا دەبی ئێستا خەمەک لە خۆمان بخۆین کە دەڵێن فلانە شوێن خەڵک باڕووی تێنەکاتن ئەوە لە بەرژەوەندی هاوڵاتی ئێستا زۆربەی زۆری فەرمانگەکانیش کە هاوڵاتێکی زۆر ڕووی تێدەکە وەکو فەرمانگەی پاسپۆرتە وەکو هاتوچۆیە وەکو کارەبایە چەند ڕۆژێکە مامەڵەی هاوڵاتیان ناڕوێنن زانیاریمان هەیە دادگاکان ئەو کەیسانەی کەوا زەڕوری نەبی و پێویست نەبیتن ڕایان گرت بوو هەورچەندە ئەوە پشوش ڕاگەیاندرا هەدەف لەوەیە کە خەڵک کۆ نەبیتەوە خەڵک لە چەند وڵاتێکە من بیستیتم کە دەڵێ ڕێگە بە هیچ کۆبنەوەیەک نادەکە لەو ژمارەیە زیاتر نەی بۆ نمونە لە 1000 کەس ئەگە زیاتروی ڕێگەی پێ نادرێ زۆربەی زۆری یاریە وەرزشیەکان بەبێ قسەی ئێوە و کێشەی ئێوە کۆ حکوومەت پابەندەمونی خەڵکەوە پابەند نەبوونی خەڵکە ئێمە بڕیارەکان کە دەردەکرێتن لە هەمان کادا و بڕیارانە بۆ هاوڵاتیان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆن دەکرێتەوە ئیعلانی دەکەین کە چ بڕیارێک دەرچووە ئەگەر هاوڵاتی داواشیان لێ دەکەین کەوا دەستگاکانی جێبەجێکار وەکو پۆلیس وەکو شارەوانیەکان وەکو ئاسایش ماندی و هیلاک نەکەن لەبەر ئەوەی خۆیان دەزانن لە ماوەی ڕابردوو ئەو دەستگایانە چەند هیلاکن شەو ڕۆژیان لێکداشان بەشێکن لەو خەڵکە بەڕاست بڵێ خۆیان تەماسی و باشڕیان هەیە کەرەنتینەکردنی ئەو خەڵکانە بەڕاستی ئێشێکی ئاسان نییە ئێمە لە هەولێر لە 1500 کەس کەرەنتینە کراوە لە سۆران لە شەقلاوە لە سنتەری هەولێر 6 جێگامان هەیە کە خەڵکی لێ کەرەنتینە کراوە ئەوانە هەمویان بەڕاستی شتێکی تریش هەبوو ئێمە کە ڕوبەڕوومان بۆ ئەوەش نیگەرانی کردین لە یەک لە شوێنەکان کە خەڵکی لێ کەرەنتینە کرابوو کە خەڵکەکەمان لێدانا دواتر پەیوەندی پێوە کردین خاوەنی ئەو هوتێلە گوتی دراوسەکانم هاتینە دەرێن ئەمە قبول ناکەین ئەو خەڵکە لێرە کەرەنتینە بکرێتن بەڕاستی ئەوە زۆری نیگەرانی کردین لەبەر ئەوەی ئەو کەسانە ئەوانە خەڵکی خۆمانن کەس کاری خۆمانن قسمەتەکەیان وا لەو کاتە سەفەر بکەن ڕاستیمالە من و تۆش ئەگەر سەفەرمان کردبە هەمان ئەمەش کەرەنتینە دەکرێن بە بەڵگەش لە بەردەستمانە بەرپرس هەیە سەفەری کردو ئێستا کەرەنتینە کراوە لە یەک لە هوتێلەکان وەکو هەر هاوڵاتیەکی ئاسایی ئەو هاوڵاتیانە نەخۆش نینە ئەوانە بۆ دڵنیابوون لە ڕووی تەندروستیەوە ڕێنمایە تەندروستیەکان دەڵێ دەبی ئەو کەسانە 14 ڕۆژ لەژێر دەستخۆش متابعەدا دەستخۆش کاک فازڵ لە ڕووی دەرونیەوە بۆچی ئەم خەڵکانە ئەوەندە یعنی نایەنە ژێرباری سیستەمەوە لە ڕاستیا ئەبێ ئێمە دیان بە ڕاستیەکی ترا بنین کۆمەلگایەکی دینین ئەم کۆمەلگا دینیانە بەردەوام بیرکردنەوەیان وایە ئەگەر ئافاتێک بێ خواهێناویەتی و هەر خوش لای دەبا کە لە ڕاستیە
ئەمە جەدەلێکی قوڵ هەڵەگرێەوە بڕوام وایە تەحەداکردن و وورەبەرزی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە پشتبەست بە هۆشیاریەکی تەندروستی زۆر جیاوازە لە وورەبەرزی بە تەحەدا و بە نەبوونی هۆشیاریەکی تەندروستی کە وەکو ئەو بەڕێزەوتی ڕاستە دەڵێ قول و لەن یوسیبەنا ئیلا ما کەتەبە الله لەنا بەس لە ڕاستیە ئەمە لە ڕووی تەرجەمەی حرفیەوە بەڵام نەسەکە لە ڕووی مەدلولاتەوە بابەتێکی ترە من پێم وایە کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی دینیە پێی وایە یعنی خوای گەورە خۆی هێناویەتی خۆشی با بڵێن ئەبێتە هۆی سەبەبی ئەوەی کێ با بڵێن بەم دەردە بمرێ و کێش ڕزگار بێلی کە بە بڕای من ئەمە بیر و بۆچوونێکی هەڵەیە پێم وایە بۆ ئەم بابەتە زۆر گرنگە موئەسەساتی دینی تەواجودی فعلیان هەبێ لە ڕێگەی هۆشیارکردنەوە و هاندانی خەڵک بۆ خۆپارێزی و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان ئەبێ ئەو لیژنانەی کە پێکهێنراوە بۆ ئەم بابەتە مامۆستایانی ئاینی تێدا بن لە ڕێگەی مینبەرەکانیان کە ئێستاکە تەجەموع و نابێ با بڵێن کۆبوونەوە ئەنجام درێت لە ڕێگەی سۆشیال میدیا لە ڕێگەی مایکەکانی تەلەڤیزیۆنەوە ڕۆلی کاریگەر بژێڕن چونکە یعنی بە حەقیقەت من بۆ خۆم لە ناو خەڵکام و ئەزانم کە خەڵکێکی زۆر بڕوای وایە ئەڵێ من ئیمانم بەهێزە چۆن بڕوان بەم ڤایرۆسە هەبێ لەبەرەوە بەستوانێتەوە بە ئیمانەوە کە بە قەنەعەتی من ئەمە غەڵەتە و پێویستە وەزارەتی تەندروستی جیاواز لە دەرکردنی ڕێنماییەکان و هەروەها ئەو ئیجراعاتانی کە بۆ ئەم ڕێنمایانە پێویستە بوعدی هۆشیارکردنەوەی کۆمەلگا فراوانتر کات واتە لە ڕاستیە لەوەی کە ئەم ڤایرۆسە چییە و چۆن بڵاوە بێتەوە کاریگەریەکانی چێ بێ چۆن ئەتوانی خۆمانی لێپارێزین و کەناڵەکانی تری کۆمەلگا بێژگەل لە بڵێ موئەسەساتی دینی مەسەلەن دەستگاکانی ڕاگەاندنە سۆشیال میدیا هەر کەناڵێکی تر کە ئەتوانێت هۆشیاری بڵاوکاتەوە چونکە کۆمەلگاکەمان پێی وایە بە تەحەداکردنی ئەمە ئازایەتیە کە لە ڕاستیە بە قەنەعەتی من دەست و پەنجەنەرمکردن لەگەڵی و حسابۆکردنی ئازایەتیە نەک حسابۆ نەکردنی لەبەر ئەوە کۆمەلگاکەت لە قۆناغێکایە کە گەشەی نەکردووە لە ڕووی مەعریفی و لە ڕووی هۆشیاریەوە بۆیە زیاتر پێویست بەوە ئەکات کە تۆ ئەم کۆمەلگایە هان بەی هۆشیارتر بێ ڕاستە کاک پشتیوان جەنابی حاکم مامەڵی ئێوە مامەڵی یاسانی ئێوە لەگەڵ بەشێک لە مەلا بەڕێزەکان چکە بەڕاستی بەشێکیان ڕۆڵێکی سلبیان جێرا لە سەرەتای ئەم بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسەوە مامەڵی ئێوە لەگەڵ ئەو مەلایەنە لەگەڵ ئەو پیاوە ئەو لیدەرە دینیانە من کە ئاڵێ مەلا چکە بە ویستی خۆتان با لە تەنیشتیا پەرژینێکی قایم بێ پەرژینێک لە بینیانە بێت چوزانم چکە دوو بیرکردنەوەی جیازە لەگەڵ خاوەن نادیەکیشا چوزانم لەگەڵ خاوەنی مەیخانەیەکیشا مامەڵی ئێوە ئەگەر لە ئاستی باڵاشا بن ئەگەر نفوسیشانە بێ ئەگەر خەڵکیان بەدوا بێ هەم خاوەن مەیخانەکە هەم مەلا بەڕێزەکە مامەڵی یاسایی لەگەڵ هەردوو چاناوەکویەکەکەن بەدڵنیاییەوە ئەگەر مامۆستایەکی بەڕێزی ئاینی بی یان هەراغڵاتێکی بەڕێز بی جا لە مەیخانەیەک ئیش بکاتن یان لە نادیەکی شەوانە ئیش بکە کە سەرپێچی یاسایی دەکاتن ئەمە بە پێی یاسا مامەڵەی لەگەر دەکەین و لێ پێچینۆشی لەگە دەکەین هەر چێوی لە هەر پلوپایەکی بیتن لەبەرەوە ئێمە بەبەستمان پاراستنی گیانی خەڵکی کوردستانە ئەمە نالێرکوانش پێ دەڵم ئەمامەلەکان جوداش دەبی ئەوانەی کە سەرپێچی یاسا ڕێنماییەکان دەکەن بە شێوازێک مامەلەیان لەگە دەکەین ئەمن تازە باسم کرد وتم لەوە ئەو بەڕێزانەی کە دەزانن بە دڵنیاییەوە کەسێک لە خارج لە دەرەوەی وڵاتایەوە کەسێک قاچاقچیە خەڵکی دێنێ ئەوەی قاچاقچی خەڵکی دێنی ڕەنگە مامەلەکە لە دادگا بە شێوازێک بیکە تجارڕەتی تجار بە بەشەریەت دەکا ئەوە وا لەگەڵ مامەلە باش بۆم کە بە دوا قسە بۆم کە بە دوا قسە بەچی دڵمان خۆشەکەی چکەیە کاتژمێرەوە بەرنامەکە تۆزێک هەر کەسێک کە پەیوەندی کرد زانیاری داینێ لەسەر کەسێک کە سەرپێچی یاسایی یان ڕێنماییەکانی کە حکومەت دەری کردیە دەستگا پەیوەندداریەکان دەریان کردیا ئاگادار من بکەن یان بە خۆمان ئاگادار بین هەمان ئیزرا دەگەر هەموو ئەو کەسان دەکەین کە باڵانە تا خوارێ لە هەر پۆستێکە لە هەر پۆستاکە ئەم قسەی ڕیکۆردە و لە بەرنامەکە ڕۆ حەز دەکەی خۆ دەگە زانیاریت هەیە
بۆ من بنێرە و بزانم تابعاچی بکە ئیزراتما کردیان دڵخۆشکەرەوە قسێ منیشە میشە دووبارەیە کەم هەچ کەسێکی نەفز نزم لە پێناوی پارە پیاکردن و گیرفانی خۆیان شوێنەکەی کردوتەوەی تر ساڵۆنە مەیخانەیە فلانە فیسارە چوزانم هەر جێگەیەەکە جەناب دەیزانی بەلانی پەیوەندیداری بگێنە ئەوە تا بوتەبێژی داواکاری گشتی کە دەسەڵاتیان ئەگەر بڵێم زیاتریشە کەمتر نییە لە سەرۆ چێرێم و سەرۆکی حکوومەت ئەوە تا بەڵێنەیە لە بەردامێکیەوە دکتۆر دوا قسەم بۆ بکە چ بکەین لە ڕاستیا وەکو دوا قسە مرۆڤایەتی لەو ئافاتانە گەورەترە کە ڕوبەڕوویە بێتەوە ئەم تێئەپەڕێ بەڵام گرنگەوەیە بە کەمترین زیان و بە کەمترین قوربانی تێپەڕێ ئەمەش تەنها بە ڕەچاوکردن و لە بەرچاوگرتنی ئەو ڕێنمایانە ئەبێ کە مؤسساتی ڕسمی دەریەکە لە مەسلحەتی ئەو مرۆڤانی کە لە وڵاتاژین دەسەکانە خۆش خانم دوای قسەم ئەوەیە تکاکەم لە هەموو دایک و کچ و خوشک زیاتر یعنی لەبەرەوەی بەڕاستی ئەگەر ئێمە هۆشیار بین مناڵەکانیشمان هۆشیارە بن ینی زیاتر ئافرەت دەوری هەیە لەگەڵ پیاو لەبەرەوەی تۆ ماڵ پاکەکەیتەوە تۆ ماڵ جلەکان ئەش ینی مناڵەکانە توڕایێنە ئەو جلانی کە لەبەریانە چوونە شوێنێ ناچار بوون دەرچوون جلەکانیان بکەنە غەسالەکە و یەکسەر دەستیان بشۆن پێیان بشۆن و لە ڕووی جەماعەت یعنی وا بکەن کە بد ئەوانش هۆشیار بن کە بزانن شتێک هەیە کە ئێمە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ یعنی ماوەیەکی کەمە ئینشەڵات تێپەڕێت و ئەگەڕێنەوە جاری جاران و وا بەرە و ڕەمەزان و نەورۆزیش ئەچین یعنی ئینشەڵا هیچ نابێ بێ قەراری خوا بەڵام لەوە گرنگتر ئەوەیە ئەو فترەیە دان بە خۆمان نابگرین نە دەرچوونمان هەبێ ئەگەر زۆر ضرور نەبێ ینی با نەڕۆین هیچ کێشە باوەشەکانیشمان دەردی خۆدوتە لە ئەوڵا با باوەشەکانمان تۆزی ئەم ماوەیە هەر نەبێت سەناعی بێگەر هەر نەبێ باشتر بەڵام با تۆزی سەناعی کردی ینی ئەو ماچوو موچوو بێکە ئەنووسین بە ئەمایە تۆزێک دەستی پێوە بگرین و کە میکەینەوە جان تخوایەک شتێکی کەش ئەوە داواکارم یعنی وەکو شەریکە ئەهلیەکان ئەو مەوزوعی حکومینە یعنی ئەوانش بەڕاستی گرنگە کە ئەگەر ناچارن دەوام تا مەغریب نەبێ با هەتا یەک تاقبێ ڕاستی من ئەو خۆم ئێستا من مێردم کە ئیشەکات یعنی هەتا بانگی مەغریب ناگەڕێتەوە ئەنی شەریکەی ئەهلیە کەرتە تایبەتەکانش ئەبێ ئەوانش گرنگی بەوە بدەن کە بەڕاستی ئەوانش مرۆڤن کە ئەچنە دەرەوە یعنی من مێردم کە دێتەوە یەکەم شت ئەڵێم پێشەوەی بیتە ژوورەوە یەکسەر دەست و دەمتەوە بشۆ ئەنجاماتی مناڵەکان کە ڕاستی ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەی سالاریە ماڵی خانم ژن سالاریە هاوسەرە بە ڕێزەکەی نایەتە ژوورەوە تا بە کۆنتترۆلیەمانەڕۆ ئەمڕۆشت بڕیارم داوتم یەک مەخسەلەیە لە حەوشەکە دادی کاکفازی تۆ ژواکەی لە ڕاستیا من بۆ بە ئەمری خۆواکە یا بە ئەمری ماڵا لە ڕاستیا وای لێ هاتووەم دۆخی کە ئێستاکە دروست بووە هەمووی هی نکات هەمووی تۆ لە پرسیارەکە مەچۆ دەرەوە ئەڵێن بە ئەمری خۆت دەست و پلتەشوی پێمان نەڵێن پێتان باشە سلەیمانیانە جواب بدامەوە سیاسی کاک نەبەست پێشووی دوا قسەم بۆ بکەی تۆش کاچی تۆ بۆ ماڵەوە ئاوا ئێمە ڕۆژانە سەردانی شوێنی کەرانتینەکان دەکەین لەگەڵ تیمەکان ڕاستە یەک تێبینی بچووکمە بۆ هەڵبەتە لە بەرنامەی پێشووترمە لەبەر مزگەوتی شاری سلەیمانیا تاوان دوو دەقەمان ماوە من 30 ساڵی قساکەم لەبەر مزگەوتی شاری سلەیمانیا بەشێک لەو دەروون ناساغانەم بینی بەڕاستی با بڵین لە بینی کەوانەیەکە شێتەکانی سلەیمانی بەڕاستی لە هەموو شارەکان کە هەیە کە بەڕاستی بەشێک لە بەرپرسە باڵاکانی ئەو شارش من بڕوان بۆ نیە ئێمە بە پان کوردستانی بە کوردستانی گەورە بیرەکەینەوە بەشێکیان لەو بەڕێزانە نیگەران بوون لەوەی کە ئێمە بە زمانێکی زبر قسەمان کردو بەڵام بەشێکم لەو باڵین دەروون ناساغانە لە ماوەی ڕابردووە بینی کە بەشێک لە بەرپرسە باڵاکانی ئەو شارە پێشوازیان لێکرا و قاتیان لەبەرکراوە ئەویان لەگەڵاکرا بەڵام کاتێک کە بینیمان بەڕاستی لەو سەرجادێت چڵکن و پڵکن هەموو دەمویان لیک و چوزانم ینی ئەقلی پێناشکێ دەستیشی پشووە بەڕاستی بە ئاشکرا بەناو بازارەکانە لە هەولێری شەڵبەتە هەروایە جەنابەت قایمقامی هەولێری بۆیە پێتەڵێم ینی بیرتان لەوە نەکردوەوە ئەم خەڵکانە بۆ ماوەیەکی کاتیش بێ کۆنتترۆل بکرێن یانی چکە هەندێک لەم بەڕێزانە هەیە فانیانەیە کاکەیانی هەندێک لەم بەڕێزانەیە لە سوچی کۆڵانێکا دەرکەوێت 100 کەسیان لێکەوە بێتەوە ینی ئەمە شعوری نییە بۆی کە دەسوپل پشووە ئەبێت بۆ ماوەیەکی کاتیش بێ لە سویتێکە لە ماڵێکە لە چوزانم لە مۆتێلێکە یعنی ئەمە ڕەنگە پێشنیاری وەکو میدیا پێشنیاری ئێمە بێت کە بیری لێ بکەنەوە کە ئەم خەڵکانە بەڕاستی لە شوێنێکە داڵدە بیرێن ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ بەڕاستی تاوانە و حالەتانە هەیە ئێمە زۆر زار لە ڕێگای پۆلیسی فریاکەوتن پۆلیسی قایمقامێت ئەوانە هەڵدەگرینەوە و دەیان بینە یاخود خانەی بە ساڵات چوان ئەوەی تەمەنی گەورەبی ئەوی تر نەخۆشخانەی دەرونی هەیە بەڵام ئەو جۆرە شتانە تۆزێک پێویستی بە ڕێکاری یاسایی هەیە ئێمە ناتوانین بیبین لەبەرەوەی
نەخۆشخانەی دەرونی تەنها بە بڕیاری دادوەر یاخود نەخۆش بێ بە بڕیاری لیژنەیەکی پزیشکی وەری دەگرن خانەی بە ساڵات چوان زۆر جار خەڵکمان ناردووە لە سەریان فەرزمان کردووە بەدەر لە ڕێنماییەکانی خۆیان وەرگیراون بۆ ئەوەی لە باشە من قسەکەم ئەوەیە تۆزێک بۆ ئەم فترەیە بۆ ئەم مانگەی کە لە بەردەمانایە بەڕاستی بە شارەکانی سلەیمانی ئەڵێم بە دکتۆرەڤاڵی بەڕێز ئەڵێم وەکو پارێزگاری شاری سلەیمانی کە بەشێک لەو دەروون ناساغانە جەنابەت پێشوازی لێکردی وادارم نیگەران نەبی تۆ بەدەر لە پۆستەکە تۆ مامۆستایەکی بەڕێزی تو کەسێک بووی لەو کەسانی کە زۆر ئیستیشارەت بە جەنابتم کردو لە ماوەی ڕابردوو لە کاری میدیایمە هیوادارم وەکو پارێزگارێک چکە لە سلەیمانی تۆزێک ئەم دیاردەیە زیاتر ینی بەشێک لەو دەروون ناساغانە زۆر خەڵک لیان کۆ بێتەوە ینی لە کاتێکا ئەقلی پێناشکێ دەسی پشوانی هەتا بانی تۆپی بڵێ ڕەنگە تۆ بۆ چەند خولەکێک پاکوتەمیز ڕایگری بەڵام دواتر وەکو خۆی لێتەوە گەر کەسێک نەبێ ئیشرافی بکات بە پارێزگاری شاری هەولێرە لەم بە قایمقام بە جەناب دەڵێم بە شارەکانی تری کوردستان ئەڵێم تکایە لەم کاتە تۆزە گورتر مامەڵە لەگەڵ ئەو دەروون ناساغانە بکەن چکە ئەقلیان پێناشکێ بەڕاستی دو قسم بۆ بکات دو قسە داوە لە هاوڵاتیان دەکەین کە باوەڕ بە هیچ پروپاگەندەیەک نەکەن جێ لە هیچ لایەنێک ڕانەگرن کە لایەنی فەرمینیە بە تایبەت وەزارەتی تەندروستی لە ڕووی داتاکان لە ڕووی ڕێنماییەکان وەکو لە سەرەتاوە خۆت ئاماژت پێکرد هەر کەسێک لایڤێک دەکاتەوە و قسە دەکاتن خەڵک باوڕیان پێ نەکاتن ئەوی تریش بەڕاستی ئەوەی ئەو جۆرە کارانە ئەنجامدا ئەوە یاسا هەیە بە پێی یاسا مامەلەی لەگەر دەکرێتن هەر بڕیارێکیش دەرچوو پێویستە هاوڵاتی بە سینگێکی فرەوان وەریگری داوای لێبوردنیش لە خەڵکی هەولێر دەکەین بۆ داخستنی ئەو شوێنانە کە لەو ماوەیە لەبەر ئەوەی ئەوە شتەکە جیهانیە و تەنها تایبەت نیە بە هەولێر و پەنا بەخوا لە ماوەیەکی کورت ئەو بارودۆخە تێدەپەڕێ زۆر کورت وڵاتیان دڵنیا بکەمەوە دەستگای داواکاری گشتی کە پەیوەندیمان پێکرایە لە ڕووی ئەو پەتایە زۆر جارویە بەنووسرا و تاخیر دوا دەکەوت هەر دەم و دەست ئەمە بە تەلەفۆن لەگەر جەنابی وەزیری تەندروستی لەگە جەنابی وەزیری ئەوقاف لەگەر کاکنەبەزی کە بەخۆی دۆت پاندانیشە هەر بە تەلەفۆن کارەکانمان بە خێرایی ڕواندی و چاکمان کردی تاخیرمان نەکردیان تا نووسراو دەکرێت بۆ دەستەکانی خۆش و نمونە زۆر بێ منیش لە کۆتایی بەردامەکە قسەی ئۆڵ و ئەخیرمانەوەیە قسەی دین و دنیا و ئەلمانی و ئیسلامی و هەموو چین و توێژ و بیرکردنەوەکان لەم سەری چەپۆ تا و پەڵی ڕاست خزمەتکردنی مرۆڤایەتیە ئێمەش لەم دۆخێکە هیچ حزبێکی سیاسی ئەم دۆخەی بڵاو نەکردوەوە ڕاستە تەفسیرات و تەحلیل و شیکاری بۆ کرێکە ئەم ڤایرۆسە دروستکراوە یا دروست نەکراوە ئیشێمە نییە لە ئەرزی واقع ئاسا ڤایرۆسێکی و ناوی کۆرۆنایە و لە کوردستانی شاهەیە ئێمە وڵاتێکین زۆر بێکە سوبێ دەرین ئەوەی کە هەمانە ئەم حکوومەتەیەکە لە چواردەورمانە بە هەموو کەم و کوڕێکانیەوە و دواتریش ئەگەر حکومەتیش بخینە ئەو لاوە تەندروستی خۆمان و کە سوکار و کەسە نزیکەکانمانە تکایە با مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا بکەین کاتێکە جێگەیەک داخرێ بیزاد لەم کاتە ئەمە پشتگیری حکوومەت نییە ئێمە وەکو میدیا کاری خۆمان ڕاست و ڕەوانەکەین بەڵام لەم دۆخە ئەگەر حکومەتیش بخینە ئەو لاوە وەزارەتی تەندروستیش بخینە ئەو لاوە ئەمە دۆخێکی گشتیە ڤایرۆسێک بڵاو بۆ تۆ کە هیچ کەسێک ناناسێک ئەوە تا لە ئیتالیا بەرپرسی باڵای ئەو وڵاتە تووشیان ڤایرۆسە بووە لە کوردستانیشە بە هەمان شێوە تکایە با خۆمان خۆش بێ چواردەوری خۆمان خۆش بێ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و حکوومەت جێبەجێ بکەین لە پێناوی خۆمانە لە پێناوی کەسانە ئەمە خزمەتکردن نییە بە هیچ بەرپرسێکی سیاسی و بە هیچ قاعدێکی سیاسی لەم وڵاتە ئەمە خزمەتکردنە بە خودی خۆمان و ژینگەی وڵاتەکەمان تا ئەم ڤایرۆسە زیاتر لەوەی هەیە تەشەنە نەکا حکوومەت بۆ ئەم دۆخە پلانی نییە نانی کەس ببڕێ کاتێک کە شوێنێک داخە کاتێک کە مەیخانەیەک داخە کاتێکە کۆفیەک داخە ساڵۆنێک داخە چوزانم سنتەرێکی جوانکاری داخە هەر جێگەیەک داخە مەبەستی حکوومەت لەم کاتەیە دژایەتیکردنی ئەو شوێنانە و نان بڕاوکردنی خەڵک نییە بەڵام یەک ڤایرۆس لەم ڤایرۆسە بڵاو بێتەوە کەسێک ژیانی لەدەست بە لە هەموو ئەو شتانە بە هەموو ئەو سەروەتانە ژیانی و کەسە ناگەڕێتەوە هیوادارم بتوانین ئەم دۆخە لەم ئایندەی کە لە بەردەمانە لەم مانگی کە لە بەردەمانە بەپی داتا تەندروستەکان لە ئێستاە کە مەترسی ئەم ڤایرۆسە چەند هەفتەیەکی ماوە هیوادارم تی پەڕێنین هیوادارم بەهێز بین و کۆرۆناش بکەین بە ڕابردوویە کە وەکو گەل وەکو میلەت چۆن شانازی بە ڕاپەڕینەوەکەین ئەوە شانازی بۆ بکەم کە ڤایرۆسێکی ئەومان بەکەمترین زیانەوە تێپەڕان و هیوادارم شتێکمان کردبێ خواتان لەگەڵ تەوقە ناکەین.